وەکو مسلمان لە هەموو وڵاتان و لە هەموو خەڵک مسلمانترین. ئەیوە بڕۆن ژنەکانیان بگرن، کچەکانیان ببەن بۆ خۆتان، بیان کەنە سەبایە بە بەرچاوی کەس و کاریشان دەستێژی بکەنە سەریان. وەکو هەمیشە دوژمنەکانمان هەروە بوون بە ناوی ئیسلام و ئێمە ئەکوژن، چونکە ئەوان کە دەستیان پێکرد بە ناوی ئەڵڵاهو ئەکبەر و دەستیان پێکرد، بە ناوی خواوە دەستیان پێکرد، وەکو ئەوەی کە ئەوان بۆ وڵاتێکی پەلاماری وڵاتێکی جوولەکە نشین بدەن، وەکو ئەوەی کە ئەوان پەلاماری وڵاتێک بدەن کەوا خەڵکی ئەوانی داگیر کردبێ، بە ناوی خواوە دەستیان پێکرد. بۆ ئێمە لێرا کۆ بووینەتەوە و لەو تاری جومعەیشا ڕامان گەیاندووە بۆ خەڵکی خۆمانی ڕائەگەیەنین. ئێمە لە هەموو کەسێ مسلمانترین، ئێمە لە هەموو گەلی کورد مامۆسای ئاینی گەلی کورد بە درێژایی مێژوو لە ڕووی مێژوو ئیسلام و دین و هەموو لایەک ئەگەر نووسراوی مەلای کورد، ئەگەر نووسراوی عالمەکانی کورد لە کتێبخانەی کوردەواری بێنە دەرەوە، بەڕاستی ئاسەواری ئیسلامەتیش لەوانەیە ئەکرێتە ژێر پرسیار. ئێمە وەکو مسلمان لە هەموو وڵاتان و لە هەموو خەڵک مسلمانترین. بۆیە بەداخەوە دوژمنەکانمان هەتاوەکو ئێستا نە تورکیا نە فارس نە عەرەبی شۆڤێنی هەتاوەکو ئێستاش دانیان بە مسلمانەتی ئێمان نەناوە، یعنی ئەوە کەی جێگای داخواسە فەبرایان، یعنی نووسەرێک وەکو عەلی سەلابی لە فەیسبووکی خۆیە لە یەکەم ڕۆژی هێرشەکە یەکسەر دوعای سەرکەوتنی کرد بۆ خەڵکی بۆ حکومەتی ئەحمەد شەرع. دوعای سەرکەوتنەکە من بۆم نووسی ئەم دوعای سەرکەوتنە سەر بکەی ئەحمەد شەرع بەسەر کێدا؟ بەسەر کۆمەڵە خەڵکی ڕەش و ڕوود کە نە ئاوی خەڵکیان داگیر کردووە نە خاکی خەڵکیان داگیر کردووە، لە ئەوان مسلمانتریشن. جا بۆیە ئێمە هەتاوەکو ئێستا بەداخەوە عەرەبە شۆڤێنەکانیش دانیان بە مسلمانەتی ئێمان نەناوە، زۆر بەداخەوە. بۆیە ئێمە ئەوان چەند چەکداری ئەحمەد شەرع دوێنێ بە ئاشکرا بەڕێزان ئەوەی کە جێگای داخە، ئەیوە بڕۆن ژنەکانیان بگرن، کچەکانیان ببەن بۆ خۆتان، بیان کەنە سەبایە بە بەرچاوی کەس و کاریشان دەستێژی بکەنە سەریان، بە ناوی ئەڵڵاهو ئەکبەر، بە ناوی خوا، بە ناوی پەیامبەر کە خوا و پێغەمبەر و ئیسلام لە ئەم کردەوەی ئەوانە بەریە. ئێمە لە هەموو ئەوان مسلمانترین، گەلی ئێمە لە هەموو ئەوان مسلمانتر و لە پێش ئەوانیشۆ مسلمان بووین. ئەوان درەنگتر لە ئێمە مسلمان بوون، بەڵام ئێمە بەر لە ئەوان مسلمان بووینەوە تاوەکو ئێستا ئەوان دان بە ئیسلامەتی ئێمانانێن. کۆمەڵێک چەتەی لە هەموو وڵاتانەوە خڕبوون و کۆبوونەتەوە لە ژێر چەتری سووریا و حکومەتی سووریا بۆ کۆمەڵ کوشکردنی ئێمە بە ناوی خوا و بە ناوی ئیسلامەوە. ئێمە بە هەموو شێوەیەک دژی ئەو کۆمەڵ کوژیین، دژی ئەو شتانە ئەبی ئەوەستینەوە. لە هەمان کاتا داواکەین لەلایەنە سیاسیەکان، لە مامۆسایانی ئاینی، لە ڕۆژنامە نووسەکان، لە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەو شتانە بگوێزنەوە، وێنەکان، ڤیدۆکان، کوشتن و بڕینەکان بۆ خەڵکی بڕون بکەینەوە کە ئێمە بەڕاستی گەلێکی ستەم دیدەین، ئێمە گەلێکین بەڕاستی ستەمان لێ یەکرێ لەلایەن هاوسەکانمانەوە بەداخەوە. هاوسەکانمان هاوسێگەلێکی خراپن، هاوسێتی نازانن زۆر بەداخەوە، هەموو کات ئێمەیان هەر جارە لەژێر چەترێکە ئێمەیان کوشتۆ و ئێمەیان سەر بڕێ و قەتڵعامیان کردوین. بۆیە پێویستە هەمومان چۆن لێرا یەکدەنگین بە هەموو شێوەیە یەکدەنگ و یەک ڕەنگ بین ئینشاءالله پشتگیری برا کوردەکانمان لە ڕۆژئاوای کوردستانەکەین. ئێمە یەک لاشەین، ئێمە یەک جەسەدین، هەمومان پێکەوەین و خۆشیان خۆشیمانە، ناخۆشیان ناخۆشیمانە. بەڕاستی لەگەڵیان ناین، پێویست بکە هاوکاری مادی معنەوی چیمان پێ بکرێ بۆیانەکەین، دوعای سەرکەوتنیان بووەکەین. خوای تەعالا سەریان بخا بەسەر دوژمنەکانمان و دوژمنەکانیانە لە هەر شوێن و مەکانێکن. ئەڵڵاهومە ئامین. خوای تەعالا هەموو لایە سەرفرازکە. سپاس بۆ ئامادەبوونتان.